کە شەودادێت چراکان هەڵدەبن کەوە نەوز ئەڕژێتە چاوان چراکان کەس دەبن و وردە وردە دەکوژێنەوە عاشقان یەکتر لە ئامێز ئەگرن و سەفەری پشووی ڕۆژێکی درێژی ماندووبوون دەست پێ ئەکات کە من شاو چاو بەشانەی کە بە دیار ئەفسوونی شەوگارەوە بەداگیرساوی ئەمەن و عشقبازی لەگەڵ نەهێنیەکانی شەودا ئەکەن شەودادێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگاری درێژ ڕووناک دەکەنەوە دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامی ژیان بۆی شەوگار دیوێکی دیکە ژیانە ئەو دیوەی کە تێیدا شاعیر و عاشقی مەست و یاساوڵ و چەندین و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە ئێشک دەگرن هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان هەریەکۆ بە جۆرێک شەوگار بڕێەکەن چیرۆکەکانی شەو زۆرن هێندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان بەڵام قارەمانی ئەم چیرۆکە زیندوانە هەمیشە بێدارانن بێدارانی شەو خۆشەویستەکانی ڕادیۆی گەڕیان سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست بینەرانی کەناڵی گەڕیان ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامەی بێدارانی شەو هاوڕیانی هاوکارم دابان لە بەشی کۆنتترۆل و جعفەر جەلالی لە پشتی کامێرا و براتان ئیدریس جعفەر قبول بفەرمون خۆشەویستان گەلێک شادمانم کە ئەم شۆش بە هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بەو هیوام کە بتوانم بەرنامەیەک پێشکەش بکەم کە جێگای ڕەزامەندی و سوودی هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست بێ بەڵام ئازیزان بەر لەوەی کە باس لە تەور و بابەتی ئەم شەوان بکەین دوشتی زۆر گرنگکە حەزەکەم باسی کەین پێش بابەتەکەمان بۆی دەگەڵ بابەتەکەمان تێکەڵ نەبێ زۆر بەداخەوە وەکو دەزانن هەژاری بەرۆکی زۆرێک لە خەڵکی کوردستانی گرتوتەوە نەداری و نەبوونی بۆتە هۆکاری ئەوی کە زۆر خەڵک بکەوێتە سەرجادە و بێماڵ و حاڵ بێ لە زۆربەی وڵاتان هونەرمەندەکانمان هونەرمەندە ئازیزەکان ژیانێکی پڕخۆشیان هەیە هیچ کەم و کۆڕێکیان نییە بەڵام بەداخەوە لە وڵاتەکەی ئێمەدا هونەرمەندان وەکو ژیانێکی شیاویان نییە بەڕاستی زۆرینەیان لە گوزەرانێکی خراپدان هەروەک پامنێرمان ئەحمەد خۆشناوەتی لە هەولێر ئەمڕۆ ڤیددیۆیەکی بۆ بڵاوکردنەوە هونەرمەندێکی دێرینی وڵاتەکەمان بەڕێز مامۆستا عوسمان حسێن بەداخەوە لەبەر نەبوونی و هەژاری ئەوە تا ماڵ و حاڵەکەی هێناوەتە سەر جادە لەناو پارکێک لەناو سەوزایەک لە ژێر خێمەیەکدا ژیان بەسەرەبا کە بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی ڕادیۆی گەڕیانەوە ئازیزێکی خۆشەویستی ڕادیۆی گەڕیان لە دەرەوەی وڵات ئامادەی خۆی دەڕڕی کە چەند مانگێک کرێخانی بۆ دابین کە سپاسی دەکەم هەر لێرەوە سپاس بۆ کاک جەزاش کە هەمیشە بۆ شوازە خەمخۆری هونەرمەندان بووە جگە لەوە من پێم خۆشە ئەم شۆ دوای بابەتەکەمان کاک جەزای ساس بەڕێوەبەری ڕادیۆکەمان بێتە سەر هەڵ لە بەرووی باسی بابەتێکی بۆ من کرد وتی کەسێک تەلەفۆنی بۆ کردوم دووسێ ڕۆژ لەوە پێش وتویتی کاک جەزا بڕوا بکە هیچ نەبووە لە ماڵەکەمدا بیخۆم یعنی هەژاری وا بەرەوکی پێوەگرتو توی تەنیا توانیمە پاریێنان بە ئاوە بخۆم ئەمە ئەگەر کاک جەزا بێتە خەت دوایی لەگەڵمان لەسەر ئەو بابەتە قسە بکە ئێمە خۆشحاڵ دەبین و سپاسی دەکەین جا مەبەستم ئەوەیە کۆمەڵێک لەو فەقیری و هەژاریە داوێنگیر و بەرۆکگیری زۆرێک لە هاوڵاتی خۆشەویستەکانمان بووە بەڕاستی ئێمە نازانین چی بکەن بەڵام ئەمە وەکو پێشنیارێک بۆ خۆشەویستانی گەڕیان بۆ بەرنامەی بێدارانی شەو و هەروەها بۆ کاک جەزاش ئەوە ئەڵێم پێم باشە چەند کەسێک لە هاوڕێ خۆشەویستەکانی بەرنامەی بێداران
و ئازیزانی ڕادیۆی گەڕیان ئەوانەی کە هاندەری ڕادیۆکەن و هەموو کاتێک پشتیوانی بەرنامەکان چەند کەسێک گروپێک دروستکەین بۆی بتوانین سنووقێک دانین وەکو سنووقی هاوکاری بۆ هەژارەکان. ئەمە لای ئەو چەند کەسە بێ وەکو لیژنەیەک چاودێری بکەن و ئەگەر پێویست کرا بیدەین بە هەژارێک بە دەست کورتێک بە جەماعی ئەو لیژنەیە ئەو گروپە هەستن سەردانی ئەو کەسە بکەن و هاوکاریەک بە پێیتوانە لە سنووقە دەربێنرێ و بدرێ بەو خۆشەویستانە. ئەمە بە پێشنیار بێ دوایی شاڵا قسەی لەگەڵ لەسەرەکەین هیوادارم چەند کەسێکتان ئەو گروپە دروستکەن ئێمەش لێرە پاڵپشتانە بین. بەڵێ ئازیزان بابەتی ئەم شۆ کە دەمهەوێت باسی لێوە بکەم دیارە ئەم بابەتە لەوە دەستی پێکرد کە من باسی بکەم. ئەمڕۆ لە یەکێک لە ڕۆژنامەکانی کوردستان باز لە بەسەرهاتێکرا هەرچەندە بە کورتی بوو بەڵام بەڕاستی ناخەژێم بوو لەگەڵ هاوڕێیەکم ئەم بابەتەمان ئەخوێندەوە باسی لە کچێک ئەکرد کە شۆفێرێکی تەکسی بەداخەوە دەڵم ویستویەتی بیفڕێنێ یا دووری خاتەوە لە شاریا بە هەر حاڵ دەست درێژی بخاتە سەر ئەم خانمە ئەڵێ بەرەو ماڵی خۆمان سوار تەکسیەک بووم بەڵام ڕێگاکەی گۆڕی خۆم وام هەست پێ کرد کە دەیهوێ ڕێگاکە نزیک کاتەوە لە شوێنی کەوە بڕوە بەڵام کاتێکم زانی ڕووی کردە چۆڵەوانێک و لە ماڵی خۆمان تێپەڕ بوو پێم وت بۆ کوێچی ئەڵێ وتی بۆ کوێچم با بڕۆین لەو دەشتە بۆ خۆمان داوەتێکی من بە با پێکەوە پیاسەیە بکەین. ئەم خانمە ئەم شێژنە ئەڵێ بە جانتاکەی کەوتە سەرروچای شۆفێر تەکسیەکە و لە تەکسیەکە دا ئەوەزێ هەتا کۆمەڵی ئۆتۆمبیلی کە لێ کۆبنەوە ئەم کەسە بەداخەوە خۆی ئەشارێتەوە بەردەست ناکەوێت. ئێمە ئەو بابەتەمان ئەخوێندەوە برادێکم کە لەگەڵ مادانیش بوو وتی کاکە گیان ئەم شتانە زۆر ڕوئەدا بەداخەوە وتی من بابەتێکم لایە کەسێکی ناسیایی خۆم بەسەری هاتووە لەسەر مۆزوعێکی لەو شێوازە کە بوو بە هۆکاری شێوانی ماڵەکەی هەڵۆشانەی شیرازەی ماڵەکەی زۆر حەزم کرد لەگەڵ ئەو بابەتەیە کە خوێندومەوە ئەویش ئەو بەسەرهاتەم بۆ بگەڕێتەوە و بۆی گەڕامەوە بەداخەوە پێش ئەوی بیجەڕمون ئەوە دەڵم کۆمەڵی خەڵکەن لە هەموو چینی توێژەکان نەکەن لە تەکسیە ڕنگ بێ لە دوکانداری شاهبێ ڕنگ بێ لە کارمەندی شاهبێ کۆمەڵێک کەسی خراپەیە کە ناوی هەمووان خراپ دەکات. من هیوادارم شۆفێر تەکسی خۆشەویستەکان نەهێڵن ئەو کەسە خراپانە بەڕاستی لە ناو شارە وەکو شۆفێری تەکسی بسوڕێنەوە هیچ لە مستنیگاکەی خوان ئاگادارکەنەوە کە فلان تەکسی ڕێگایەکی خراپی گرتوتە بەر مەبەستی خراپی هەیە بۆ تەماهی جنسی و جسمی خۆی نێڵم بەڕاستی ئەوانە ڕێگایان پێ بدرێکە بەو شێوازە یاری بە ژن و خێزانی خەڵک بکەن یاری بە ناموسی خەڵک بکەن. بەسەرهاتەکە ئەو برادرم بەو شێوازەی جێرەتە دەڵێ لە زمانی خۆی لە زمانی ئەو خانمەوە گوێ لێ بۆ ئەڵێ وتویتی من لەگەڵ مێردەکەمە کە خاوەنی مناڵێکیش بووین ژیانێکی زۆر خۆشمان هەبوو هیچ کێشەیەکمان نەبوو هیچ کەم و کۆڕێکمان نەبوو من لە هاوسەرەکەم لە مێردەکەم واتە زۆر ڕازی بووم و ئەویش زۆر لە من ڕازی بوو هیچ کامێکمان بەرامبەر یەک دڵپیس نەبووین هەموو کاتێک ڕێگەی پێدەدام خۆم بچمە بازار ڕێگەی پێدەدام خۆم بچمە ماڵی باوکم لە دەوروبەری کۆڵانەکەی خۆماندا زۆر جار تەکسێک ئەوەستا لەگەڵ ئەوە هاتوچۆمە کرد تا جارێکیان ئەو شۆفێر تەکسیە لەگەڵ قسەکانی وتی ئەرێدادا تۆ هەموو جارێ لەگەڵ من هاتوچۆەکەی بۆ ژمارە تەلەفۆنەکەی خۆمت نەدەمێ هەر کاتێ پێویستە بە تەکسی بوو تەلەفۆنێکم بۆ بکە من خۆم دێمە بەر دەرگا یا لە هەر شوێنێک بووی دێم بە شوێن تا کچەکە ئەڵێ زۆرم پێخۆش بوو ئەمە بۆ من ئاسانتر بوو بێتە بەر دەرگا یا بێتە ماڵی باوکم یا بێتە بازار بە شوێنما من کرێ خۆم هەر ئەدەم ئەگەر ئەو بێ بە شوێن ما و لە بەردەم حازر بێ بۆنا ئەڵێ ژمارە تەلەفۆنی کابرای شۆفێر تەکسیم وەرگرت ماوەی زیاتر لە مانگێک چەند جارێک بە شێوازی تەلەفۆن بانگم کرد منی برد بۆ ئەملا ئەولا منی دا بزاند و ئەڕۆی هەر کاتێکیش پێویستیم بە تەکسی وایە تەلەفۆنم بۆ کرد و یەکسەر ئەگەیشتە لام ئەڵێ من نازانم چی لە مێشکا بوو چی لە خەیاڵا بوو بەڵام زۆر بەڕێک و پێکی ئەهات بە دوامان دایە بەزانم و ئەی بردم وردە وردە دوای ئەو هەموو جارەی کە پێکەوە هات چۆمان کرد هەندێک جار سەری قسەش ئەکرایەوە پێکەوە قسەمان نەکرد باسمان لە ژیانە کرد باسمان لە هاوسەرە کرد تا ڕۆژێکیان بەمنی وت
ئەرێ ببوورە پرسیارێک لێ بکەم ناڕەحەت نابی؟ پێم وت نەخێر فەرموو کاکە. وتی تۆ لەگەڵ هاوسەرەکە تا چۆن ژیانە بیتە سەر؟ پێم وت من ومێر دەکەم ژیانێکی زۆر خۆشمان هەیە، هیچ کێشەیەکیشمان نییە. شۆفێر تەکسەکە پێوتم دڵنیای هیچ کێشێکتان نییە، هیچ کامتان دڵپیز نین بەرامبەر یەکتر، هەردووکتان ئەو ئەرکی هاوسەرگیریە بۆ یەکتری بەدی دێنن؟ زۆرم پێسەیر بوو کە ئەو پرسیارانەیە کرد. وتم بەڵێ هیچ کێشەیەکمان نییە. شۆفێر تەکسەکە بێدەنگ بوو، سەرێکی لەقاند و لە ئاوێنەکە سێریکی کردم. هەناسێکی هەڵ کێشاو بە بزە و پێکەینەوە پێوتم شەڵڵا واوێ، بەڵام من دڵیام ئەو وەک تۆ نییە. پێم وت من چۆنم؟ وتی تۆ بەرامبەر بەو کەسێکی پاکی، کەسێکی سافی، بەڵام هاوسەرەکە دوانیە داوای لێبوردن دەکەم. پێم وت ڕێگە نادەم تۆ باسی هاوسەرەکەم بکەی، بەو شێوازە باسی هاوسەرەکەم مەکە، جارێکی دریش لەگەڵ تۆ سوار ئەم تەکسیە نابمەوە. دەستی کرد بە گیرفانیە. وتی دادەگیان تۆشت نازانی، من بۆیە ئەوت پێ دەڵم ئاگاد لە ژیانی خۆت بێ، ئاگاد لە هاوسەرەکەت بێ. نازانم کەی و چۆن بە دوای هاوسەرەکەمان ڕۆشتووە لە یەکێک لایەنە شەوانەکان، کاتێک کە هاوسەرەکەم دانیشێ و کچێکی عەرەب لە لای دانیشێ، وێنەیەکی هاوسەرەکەمی گرتو و بۆ منی هێناوە. من بیرم لەوە ناکردەوە کە ئەو بۆ مەبەست و مەرامەکانی خۆی ئەوەی کردووە. وتی سەیری ئەم وێنەیەکە، ئەمە هاوسەری تۆ نییە؟ لەگەڵ ئەو ئافرەتە عەرەبەیە دانیشتووە لە یانێکی شەوانەدا. بەڕاستی چاوەکانم بڕوای نەدەکرد، زۆرم پێسەیر بوو، هێندە تووڕە بووم، نەمەزانی چی بکەم. وتم با ئەوە، بەڵام چۆن ئەو وێنەیە گەیشتوتە دەستی تۆ؟ وتی منیش وەکو هەموو پیاوێک جارجارێک شەوان دەچم بۆ یانێکی شەوانە، دووسێ پێک مەشروب بەخۆمەوە. لەم شەوانەیە کە چووم بۆ یانەیە بینیم هاوسەرەکەت ئەم ئافرەتەی لای خۆی دانابوو. وێنەیەکم گرت بۆی پێت بڵم موریای ژیانی خۆت بە هاوسەرەکەت خەریکە بەلاڕێدا ئەڕوا. دیارە شۆفێر تەکسیە وا پیشانیەدا کە دڵسۆزیەکا بۆ من، بەڵام لە پشتی پەردەکەوە مەرام و نیازێکی گڵاوی لە مێشکا بوو. نەمەزاین چی بکەم، خەریک بوو جەڵدە لێدام. چوومە ماڵی دایکم. دایکم پێوتم وانی ناڕەحەت و نیگەرانی، وەڵام نەدا. وتم هیچ نییە دایکە. چەند ڕۆژێک دانم بە جەرگی خۆما هێنا. وتم ئەگەر بە هاوسەرەکەم بڵێم وێنێکی لەو شێوازەی تۆ گیراوە، هاوسەرەکەم دەڵێ وێنەکە لەکوێ بینی، چێ بۆی هێنای، چۆن زانیت؟ ئەمە کێشەیەکی گەورەی تری بۆ من دروستە کرد. بەڵام بەو شێوازە قسم لەگەڵ هاوسەرەکەمە کرد. پیاوەکە دەچی بۆ یانەی شەوانە بۆ خواردنەوە لەگەڵ برادرەکان، ئەو شوێنانە ئافرەتی لێیە؟ وڵامی دامەوە نانا ئافرەتی چی؟ کار لێ دەکەم پیاوەکە مەچۆ، ئەوە مەچۆ، ئەڵێن زۆر خراپە، ئەڵێن ئافرەتی خراپی لێیە. بەڵام پیاوەکەم هیوت شتی وانە، ئەوانە هەموو دیعایی خراپن بۆ یانە شەوانەکانەکرێ. ئیتر وردەوەدا ژیانم ناخۆش بوو، بیرم لەو ژیانە کردەوە، بیرم لەوە کردەوە بۆ هاوسەرەکەم دەبێ بەو شێوازە خانت لە من بکە لە یانە شەوانەکان لەگەڵ ئافرەتێکی عەرەب دانیشێ. چەند جارێک دوای ئەو بابەتە لەگەڵ تەکسیەکە هاتوچۆم کرد تا ڕۆژێکیان تەکسیەکە پێوتم باشە تۆ چیت کرد لەگەڵ هاوسەرەکەت؟ پێم وت نازانم چی بکەم، بەڵام پێم وتوە ئیتر نەچێتەوە بۆ شوێنانە. پێوتم ئەوانە بەوە چارەسەر نابێ، دڵنیا بە تازە و فێری ئەو شوێنانە بوو، تۆ ناتوانین ڕێگەی لێ بگری. ئەوەندەی کە پەمپی ئەدام بەڕاستی دەفعێکردم بۆی کە من لەگەڵ هاوسەرەکەمان شەڕم بێت و نەچمەوە بۆ لای. من بیرم لەوە ناکردەوە، لە دوایی دازانیم کە چه هەڵەیەکم کردووە. ڕۆژێکیان لە ماڵێ لەگەڵ هاوسەرەکەم لێمان بوو بە دەنگەدەنگ. پێم وت کە تۆ ئاوای و ئاوای هەموو ئەو شتانم پێوت، بەڵام باسی وێنەکە و شۆفێر تەکسیەکەم بۆ نەکرد. هاوسەرەکەم زۆر لێم تووڕە بوو، لێیدام. منیش بە گریانەوە بانگی تەکسیەکەم کردبووم باتە ماڵی باوکم، نەک وەکو تۆران، بەڵکو بۆی چەند ساتێک لە ماڵەوە دوور بووم. شۆفێر تەکسی کاتێک هات چای پڕگیریانی منی بینی و وەزعی ئاڵۆسکا و قژی پەشۆکایی بینیم. وتی چی بووە، شەرتان بووە؟ وتم بەڵێ. پێم وتۆ نابێ ئەوانە بکەی، بەڵام ئەو ڕازی نەبووە بۆ شێوازە شەڕی لەگەڵ کردووە. شۆفێر تەکسیەکە بە هێواشی سەری هەڵبڕی پێوتم پێم وتی تازە چاک نابێ، ئەو فێری ئەو بابەتە بووە، ئەو لە دەرەوە هاوڕێکی هەیە،
ئەگەر دەتەوێت تۆش ئەتوانی هاوڕێکتەوێ وازی لێبێنە باوەڕێگەی ژیانی خۆیدا بڕوە و ژیانی لەگەڵا بکە و لێی جامەبەوە ژیانی خۆ تاڵ مەکە با من و تۆش ببینە هاوڕێ هەر هاوڕێژ بووین بەو شێوازە بە زمانێکی لووسەوە هاتە بن کڵێشەمەوە و من و ئەو بووین بە هاوڕێ زۆر جار ئەچوین بۆ دەرەوە زۆر جار لەگەڵی ئەچوون بۆ کافتریا زۆر جار لەگەڵی ئەچوون بۆ دەشت و بۆ سەیران و بۆ سەرچیاکان ئێستا ئازانم کە ڕێگێکی هەڵم هەڵبژاردووە بەڵام لەو کاتێدا ئەم کەسە وا هات بۆ مێشکمەوە بە دیاریکڕین و بە گێڕان و هاتن و ئۆشتن بیرم لە کێشەکەی هاوسەرەکەم نەمابوو تەنیا بیرم لەوە بوو کە سعاتێ زووتر بڕۆمە دەرێ بەوەی ئەو سعاتە لەگەڵ ئەوە بوو و دوای بچمە ماڵی دایکم یا بۆ بازارکردن یا بۆ هەشتێ من ئاگام لەوە نییە کە هاوسەرەکەشم هەستی بەوە کردووە کە زوو لەگەڵ ئەو تەکسیا سەرەکەم و چەند جارێک بە دوامانە هاتۆ و یەکە بەیەکە ئەو شوێنانەی کە ئێمە چوین لە دوورەوە چاودێری خستۆتە سەرمان تا ڕۆژێ هاتمەوە بۆ ماڵەوە کە هاتمەوە هاوسەرەکەم زۆر تووڕە دیار بوو سڵاوم لێ کرد هەستا لە بەرموتی لەکوێ بووی تا ئێستا دم لە ماڵی دایکم وتی بۆ درۆ لەگەڵ مناکەی لە ماڵی دایکرد نەبووی لە وەڵامدا پێم وت من درۆ لەگەڵ تۆکەم یا تۆ درۆ لەگەڵ مناکەی تۆڵی لایانی شانە دانیشم ئافرەتی لێ نییە بەڵام ئافرەت ئەم لە ئەولاد دەگرێت پێیان جێڕاومەوە وتی کێ پێی جێراویتەوە نەمتوانی قسێ بکەم وتی نەخێر ئەوە جەنابتی درۆکەی تۆ بە بۆنەی ماڵی دایکتەوە بە بۆنەی بازارەوە لەگەڵ تەکسێکە ئاڕۆی ئەمڕۆ خۆم بینیمی لەسەر چیایەک بووی پێرێ لە فلان شوێن بووی هەموو شتەکان هەموو ڕاستیەکانی ئەزانی دیار بوو لەمێک بوو چاودێری خست بۆ سرم بەو شێوازە دیسان شەڕمان لێ دروست بوو لێدان و پێدادان و بەمنیوت تۆ شیاوی ژیانکردن لەگەڵ من نی جانتا و بارگە و بنەو بپێچەوە و بڕۆ و ماڵی باوکت من و تۆ لە یەک جیابینەوە بەڵام لەبەروی حیای تۆ ئابڕووی تۆ پارێزراوێ من لای دایک و باوکت و کەسوکارت باسی ئەو شتە ناکەم تەنیا ئەڵێم بەیەکەوە ناگونجین و لێک جیابینەوە خۆشەویستان بەو شێوازە منی لە ماڵەوە دەرکرد دوای چەند جارێک محکەمە و محکەمەکاری من و هاوسەرەکەم لێک جیابووینەوە لەو بینێدا ڕۆژێکیان شۆفێر تەکسیەکەی کە هاوڕێم بوو تەلەفۆنی بۆ کردوتی ئەرێ بۆ دیارنی پێم وت جنەی خراپم پێوت و پێم وت تۆ بووی بە هۆکاری ئەوەی کە ژیانی من هەڵوەشێ تۆ بووی بە هۆکاریەوەی کە من لە هاوسەرەکەم جیا بمەوە تۆ چیت دەوێت لە من هاوسەرەکەم بە دواتە ئەگەڕێ ئەگەر برگرێ خۆی سوێندی خواردووە کە چی لێ بکە شۆفێر تەکسی تەلەفۆنی کوژاندەوە و ئیتر تا ئێستا هیچ هەواڵێکمان لە یەکتر نییە بەڵام ئاگام لەیە کە هاوسەرەکەم ڕۆژێک لە دەوروبەری شار چەند فیشەکێکی پێوە ناوە و ترساوە لەبەری و ڕای کردو و هەتا ئێستاش وەکو بزانین کوردستانی بەجێهێشتووە خۆشەویستان ئەمە بەسەراتێک بوو کە هاوڕێم بۆ جێرامەوە لەسەر ئەو بابەتەی کە لە ڕۆژنامەکە داخلمانەوە بەداخەوە ئەو جۆرە کارانە لە کوردستانەکەی ئێمەدا زوو زۆریش ڕوئەدا من دەمهەوێت بڵێم ئەو خوشکایزدەم دیارە هەڵەیەکی زۆر گەورەی کردووە لە ژیانیدا دیارە خۆی وەکو باسی کردووە هیچ دەست بەریەکەوتنێکی نەبوو لەگەڵ ئەو شۆفێر تەکسیە لەبەرەوەی ڕێگەی پێنەدا و پێوتوە من خیانەت لە هاوسەرەکەم ناکەم هەرچەند ئەو پێوتوە هاوسەرەکەت خیانەت لێکا بە تۆش بیکە بەڵام ئەو ڕێگەی بەوە نەداوە بەڵام لە کۆتاییدا بە چیەچێ خۆ بوو بە تەلاقدان بوو بە لێک جیابوونەوە بوو بە هەڵوەشانەوەی ماڵێک و ئاوەرەبوونی ژن و مناڵێک و هەروەها لەلایەکی تریشەوە شۆفێر تەکسیەکەش تا ئێستا کەس نازانێت بۆ چۆ ڕای کردووە لە ترسی هاوسەرەکەی دەمەوێت بە هەموو خوشکازیزانە بڵم خوشکانی عزیز ئەوانەی کە زۆر دەچنە بازار ئەوانەی کە زۆر بە تەکسیات چۆکەن ئێمە ناڵین شۆفێری تەکسی خراپە بەڵام چەند کەسێکن کە ناوی ڕەنگ بێ سەدان کەس خراپکەن ڕەنگ بێ دوو نەفەری ئاوە خراپ بوو بێتە هۆکاری وەی کە خەڵک بڵێ شۆفێری تەکسی هەمووی خراپە نەخێر هەمووی خراپ نییە هەمویان خۆشەویستن لای ئێمە جگە لەوانەی کە ئەم شتانە ئەکەن و ناوی ئەوان تریش خراپەکەن ئەوە نەڵم خوشکانی یازی کاتێک کە لەگەڵ تەکسێکا سەرەکەون هەوڵ بدەن بەڕاستی خۆڕاگر بن بەو شێوازە قسەکردانە فریوی کەس نەخۆن لەبەری هەند کەسانێک کە ئاوە لە کەمیندان بۆ خانمان لەبەر تموحی خۆیان هەروەها شۆفێر تەکسێکیش گلەی لە بەختی خۆیە کرد ئەویش دەڵێ هێندێک
ئافرەت پەیدا بووە لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئێوەی خۆشەویست هێندێک ئافرەت پیا بووە کە بازرگانی بەجەستیەوەکە زۆر جار لەگەڵمانە سەرەکەون پێمان ئەڵێن بەو بڕەپارەیە لەگەڵ تاوین کە ئێمە قبولی ناکەین دەڵێ باشە 25,000 نەدەیتێ یا 50,000 نەدەیتێ حیات دەبین کە وەستای ئەقیژێنین هاوار دەکەین بۆی خەڵک بێ ئەمەش بۆ برا شۆفێر تەکسیەکان دروست بووە کە بەداخەوە وەکو خۆیڵی کۆمەڵێک لەو ئافرەتانە بڵاو بوون کە لە دەرەوەی کوردستانەوە هاتوونە ناو کوردستان ئەمەش کێشەیەکە بۆ شۆفێر تەکسیەکان هیوادارم ئەوانیش وریای خۆیان بن بۆی تووشی کێشە نەبن بە دڵنیایەوە ڕنگ بێ قسەی ئەوان زۆرتر بخوا لەناو کۆمەلگایە هەتا تۆ یەکی شۆفێر تەکسی ئێوەش دەبێ وریای ئەوە بن و هیوادارم شۆفێر تەکسی خۆشەویستەکان وەکو لە یەکەم جارە وتم ڕێگە نەدەن چەند شۆفێر تەکسێک ناوی سەدان شۆفێر تەکسی خراپکە بەو شێوازە ناوی لەکەدارکە ئەوەی کە دەزان بەو شێوازەیە سندیکاکەتان ئاگادارکەنەوە یاسای لە ئاگادارکەنەوە بۆی کە لەم چینەیە لە چینی شۆفێر تەکسیدا بەڕاستی ئەم شتە خراپانە نەمێنێ خەڵک دڵنیایە لەوەی کە شۆفێر تەکسیە و کچی خۆی ژنی خۆی خوشکی خۆی دایکی خۆی ئیزنەدا دەڵە بە تەکسی بڕۆ کەواتە دەبێ وەکو دکتۆرێک وەکو مەحرەمێک وابن بۆ خێزانی هاوڵاتیەکانمان چاو تامازەکەم خۆشەویستان جارێکی کرد دەڵم داوای لێبوردن لە شۆفێر تەکسیەکان دەکەم ئێمە ڕێین چەند کەسێک هەن لە شۆفێر تەکسیەکاندا ناوی ئێوەش خراپ دەکەن هیوادارین ڕێگە بەوە نەدەن سپاس بۆی خۆشەویست کە گوێگرمان بوون گرگری بابەتەکەمان بوون و هیوادارم هەمومان بەیەکەوە هەوڵ دەین خراپەکاریەکان لە وڵات و نیشتیمانەکەی خۆمان دوورخینەوە لە وڵات و نیشتیمانەکەی خۆمان بسڕینەوە ڕێگە نەدەین هیچ کەسێک خراپەکاری بێنێتە ناو شار و شارۆچکەکانی کوردستانی ئازیزمانەوە من چاتا مازەکەم ڕێز و حورمەتم جارێکی تر بوو ئێوە ئازیز و خۆشەویست هیوادارم دڵی کەسم ئازار نەداوی بەخوێنەوەی ئەو بابەتە بەڵام ئەمە تەنیا بۆ ئەوەیەکە بابەتە گرنگەکان بخینە بەردیدا بەرگوێ بۆی کە وریابینەوە جارێک تووشی هەڵەیەک خوانەخواستە لەو شێوازە نەبینە هۆکاری جیابوونەوەی خێزانێک یای خۆمان لەگەڵ خێزانەکەمان هەوڵ دەین ڕێنوێنی یەکتری بکەین ئەو خۆشەویستانی کە ئێستا دێنە سەر هێڵ هیوادارم بێنە سەر هێڵ لەسەر ئەو بابەتە قسەمان لەگەڵ بکەن هیوادارم لەسەر بابەتەکەمان قسە بکەن بدوێن بۆی ئێمە ڕێنوێنی ئەوی خۆشەویستی وەربگرین ئازیزان با ئێمە ناوبڕێک وەربگرین ئەچینە لای کاکەدابان دوای دینەوە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست و بەردەوام ببین بەڵێ خۆشەویستان هاتینەوە خزمەتان و بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەی بەدەڕین شەو چاوتان بازەکەم ئازیزان هیوادارم بە هەڵە لە بابەتەکەمان کەس تێنەگا من ئەڵێم شۆفێر تەکسیەکان زۆر بەڕێزم بەڵام چەند کەسێک کە ڕنگ بێ لە پەنجەی دەست تێپەڕ نەکەن ئەو کارە خراپانە ئەنجام دەدەن بەسەر خەڵکە شتی خراپ دێنن بۆیە ناوی ئەو شۆفێر تەکسی ئازیزانشمان خراپ دەکەن ئەگینا خۆ هەمومان لە ناو بازار گەڕاوین سوار تەکسی بووین لەگەڵ تەکسیات چۆمان کردووە ئەزانین کە زۆربەیان
خەڵکانێکی بەڕێز و محتەرەم و ڕێزگرن لە خەڵک، بەڵام ئەو چەند کەسەی کە لە پەنجەی دەست تێناپەڕن بۆ بژاردن دێن ناوی ئەم خۆشەویستانەش خراپ دەکەن. خۆشەویستان بە من زۆرتر لە کاتان نەگرم، دەچینە لای پەیوەندەکانمان بەڕێز و خۆشەویست کاک موعەید بێچارەمان لەگەڵا لە کەرکووک یەکەم بەشدار بوومان. کاک موعەید شەو باش. سەڵاو و ڕێزێک پڕبێ لە جوانی بۆ ڕادیۆی گەڕیان و گشت کارمەندانی سڵاو ئەنێرم بۆ دیاربەکر ڕێزم بۆت هەیە کاک دەسات عومەر. سڵاو ڕێزێکی زۆر جوان لە تۆی بەڕێز ئەدریس جەعفەرجان. سڵاوێک جوانتر لە گوڵ و گوڵزار بەخێر بێ بۆ ناو دەستەکە جەواد بەختەوار. ماڵمان لە ڕەحیماوە موعەید بێچارەم ناوە، لە خۆشی هاوڕێیانم ئاگام لە خۆم نەماوە، سەر دێنم و سەر دەبم من سرم لێ سوڕماوە، دوور بن لە دەرد و بەڵا هەتاکو دنیا ماوە هەتاکو دنیا ماوە. ئەم شەو تێک ڕایشەوەکانتان پڕ بێ لە خۆشی و کامەرانی کاکرد. هەربژی کاک موعەید سپاس، هەروەها بۆ جەنابەت سپاس بۆ تۆ. زۆر سپاسانەکەم، هیوای سەرکەوتن و تەمەندرێژیتان بۆ خوازم، هیوادارم هەر لە سەرکەوتووا بن. هەربژی زۆر سپاس دەکەم. کاگرێژیان ئێمە تەبەن شەوانی دووشەمان و چوارشەمان سرکە بە سرکە دەقە بە دەقا چاوەڕێ ئەەکەین کە ئەم بەرنامەیە بێتە نێوانی ماڵەکانمان و بتوانین بە هەموو شتێوەیەک هاوکاری ئەم بەرنامەیە بین و بەرنامەکە بەرەو پێش بچێ و جوانتر بێت. زۆر سپاس دەکەم، ئێمە لە خزمەتتاین و مای خۆتانە کاکە خۆ پێویست ناکە ئەو بڵێ بۆم جارش. بەڵێ کاگرێژیان بە نسبەتی تەوەرەکات من خەتای شوفێری تەکسی ناگرم، من خەتای ئافرەت ئەگرم. ئافرەت هەتاکو خۆی جێسەڵ بە شوفێری تەکسی نەفرۆشێ باوەڕ ناکەم شوفێری تەکسی هەبێ ئەوەنە لە خۆیەوە دوو لە ڕووی زەناتان سووک و چروک بێ و بچێ بە گیانی ئافرەتێکە بکەوێتە قسە لەگەڵ یا و من بڕوان پێ کە من سایقی برادرم هەیە لەم کەرکووکەیە ئەڵێ ئافرەتی وا هەبووە حیجاب بووە، حیجاب ئەمەی بەهینەکەی وا لەبان چاوە، ئەڵێ هاتووە لەگەڵ ما سەرکەوتووە پۆشە و شتەکانی لەسەر چاولادا و کەوتۆتە قسەکردن و گفتوگۆ لەگەڵ مایە. هەموو ئافرەتێکیش نا، هەموو ئافرەتێکیش نا، بەڵێ هەموو ئافرەتێکی وانە جا من ببورن من ئەلێرە ئەتوانم بە یەک گوشەیەک بە گێڕە شعرێک جواب بدەمەوە. ئەدریس جەعفەر چۆن دڵم خۆش بێ بە کەسی ئەم سەردەما، کوڕشێت و شەیدا ئەکەن بە گفتە و هەما هەما، قەت خێریان لێ نادینی مایی ئازار و خەما، یەکی سەد دۆستیان هەیە و هێشتا هەر پێیان کەما، زۆر عیبە بۆ کچانەی لاو دەگرن بەدەمەوە، سەرنجیان ڕادەکێشن دەیکەنە ژێر خەمەوە، تووشی خەفەتیان ئەکەن سەد ساڵ بەلای کەمەوە، کچێ دەڵێن بۆ تۆمە بۆ کەس خێر نادەمەوە، سبەی داخوازی ئەکرێن بە بەزم و بەڕەزمەوە، کوڕیان لەبیر نامینێ و فکری لێ ناکەنەوە، نەخۆشی زێر و پارە وەکو مۆم ئەتوێنەوە، کوڕ بەس ئەمە بزانێ وەک مزراع دەخولێتەوە، سبەی یاری سوو دەکا و تەنیا دەمێنێتەوە، مای ئازار و خەمی ڕیشێ دەهێلێتەوە، هەتا یەک ساڵی تەواو بەسەر خۆی نایەتەوە. کاگریزیان ڕێز و سڵاوی تایبەتیمەیە و بە خێراتی دەوات بەختەوەری شەکەین بۆ ناو دەستەکە و کاکە سەرکەوت و کاکە نەهرۆ و هەموو ئەو هاوڕیانەی کەوا دێنە ناو دەستە گوڵەکەەوە و ڕێز و سڵاوی تایبەتیمەیە بۆ خات و سۆما و بۆ خات و لانە و بۆ خات و تەنیا و بۆ خات و گوڵانە نامۆ و بۆ خات و ئەستێرەخان و بۆ هەموو ئەو بەڕێزانەی کەوا پەیوەندی ئەکەن چ بە کۆمێن چ بە پەیوەندیکردن بە بەرنامەیەوە ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆیان یەکە بە یەکە چاویان ماز ئەەکەم. من هیچ شتێکم نماوەزیرە لە خۆشەویستی بۆ ئێوە ئازری خۆشەویست ئەگەر شتێکتان ماوە ئەی خەمەستانەکەم سپاس بۆ تۆ بە قوربان شەو شاد بێ کاک موعەید خۆشەویست، سپاس بۆ بەشداریکردن، هیوادارم تۆش سەرکەوتوبی، زۆر سپاس بۆ تەکانت. خۆشەویستان لە هەولێر ئەگەر بەهەڵیانە چوم مەریوان گردەسۆریمان لەگەڵا. کاک مەریوان شەو باش. شەی تۆ باشتر، شەی تۆ ئاناتۆچۆنی برا جوانەکەم باش. بژی کاکە مەریوان چاوە ماچەکەم. بەڵێ ئەگەر دەفەتم دێ ئەگەر سەوتم وازعای هیچ فۆنەکە نابەتم، بەڵام ئەگەر سەوتم وازانێ هیچ فۆنەکە دەبەتم. سەوتەکەت زۆر وازەحە و فەرموو و لە خزمەتای. قوربانی تۆمم خۆشحاڵم کە بۆ دووەمی جار لەگەڵ تۆی بەڕێزدا ئەدوێم و پشتێکداری بەرنامە ئەزیزەکە دەکەم و
بەرنامەی بێدارانی شەو ڕێزسڵای تایبەتشم بۆ هاوکارانت لە ژووری پەیوەندیەکان چاوی هەمیان ماچەکان سپاس دەکەم هەر بژیت بڵێ ئەم شەو جێم لە تەوەرەکە بوو بەڕاستی کاگیریز ئەم شەو ساڵانێکی زۆرە میوانداری کاک تەحسین ساڵەیم نەکرد بۆ ئەوی شاوڕێکی دێنی خۆمانە بەڵام ئەو شەو میوانی وی بووم لە ڕێگاوە ڕادیەکەم کردەوە بەڵاستی جێم لە تەوەرەکە بوو ئەوی سڵاو ڕێزی بۆتە هەبوو سپاس میش ڕزم هەیە بۆی کاک مریوان هیوادارم گوێی لە دەنگم بێ هەر لێرەوە هەتا شاری هەولێری خۆشەویست ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ و سپاس بۆ تۆش کە پێت گیاندم بەڵێ بەڕاستی کاگیریز دەست خۆشتەوەرەکە لێ دەکەم ئێمە لە ناو کۆمەلگایەک ئەژین بەڕاستی ئێستا کەسانی خراپ زیاترن لە باش خوشکانمان ئایا تا ڕادەیەک لە پیاوەکانیان ناڕازین بەڵام ناری بەچەی دەرەوەی کۆمەلگایەکەیان دەرەوەی خێزانەکەیان بکەن ڕەنگە تێکدەر زیاتر بن بۆیە دەبێت هەموو کاتێک سەبرگرتن بە هێدی بە هێواشی سەبر کە ئەو شتای ئەو هاوسەرەی غەڵەتە کردووە سەبر کە بیجێڕنەوە بۆ لای خۆیان دەبووی زیاتر خاتەن ئافرەتەکان دڵنیاتان دەکەمەوە من دڵنیا دەکەمەوە کاگیریز ئەگەر ئافرەت ڕووی خۆی بە جوانی بە پاچی بە خۆشەویستی بداتە پیاوی عاشقی دەرەوە نابێت ڕاستە زۆر ڕاستە بژیت بەڵێ بەڵام زۆر بەی کە ئافرەتانیش کە پیاوانیشمە هەیە کە ئافرەتان ڕووی خۆشیان دەدەنێ عاشقی پیاوەکانیان بەڵام پیاو لە ئەنگلیزگەرەوە زیاترە بەڵام من لەگەڵەوە دانیمە ئەوە ئەگەر ماڵەوە لە ماڵەوە هیچ نقصانێکی نەبێ پیاو عاشقت دەرەوە بێ ئەگەر من بم دەکا من هیچم بەڵام پێویستە ئافرەت ئەگەر پیاو عاشقی دەرەوە بوو کە گلەیی لێبیستەوە لە دەمی خەڵکە دەبێ هۆکارەکانی کە ڕەخنەکانی بزانی لە چی کەمە ئەو پیاوە ئافرەتەکەی ماڵەوە ئەو بۆ شاکارەی بۆ پڕکاتەوە بەڵێ هەر بژیت دەست خۆش کە هیوادارم ئافرەتێک کە کۆمەلگایەک کە شێوازی کە بەرەو چوو هیوادارم ڕاستی بکاتەوە نەک کەسانی بێگانە بێتە ناو خۆیەوە تاوەکو ئەم خاتونەی لێبێ ژیانی لێ تێکچێتن ئیشەڵا هەومان هەوڵەدەین کە خراپەکان دوورخینەوە هەوڵەدەین هەمومان بێکەوە بۆ شوازەکە قساکەین ڕێنوێنی یەکتری بکەین ڕاستی هەمومان دەبێ کەڵک لە وتەکان یەکتری وەربگرین و من سپاسی تۆ کەم کاک مەریوان زۆرمان بینیوە دەرەوە لە حایلەی دەرەوە زیاتر مشاکلن بۆ ماڵەوە ئینشاڵڵا ئەو دەرەوە حایلەکان وە لە مەوجۆوە فکر دەکەنەوە ئەوانەی کە گوێگری بێدارانن کە گوێگری ئەو بەرنامانە لە کەم و کورتەکان دەزانن دڵنیا بە دەرەوە کەسانی گەرەوە حایلی پێشە زیاترن دروست دەکەن نەک چارەسەر دەکرێت بەداخەوە دەست خۆش کاک مەریوان دووبارە ڕێز سوای مەریوان گردە سۆری بۆ تۆ بۆ هاواداران و بۆ جەماعەتی کۆمنت و لایک و بیسەرت و بەش پەیوەندەکان چاوی هەر هەمیان ماچەکەم و بەش بۆرن بەگەوری خۆتانگەلە کارتنگەن بووین شوێکی شاد کاک مەریوان گردە سۆری خۆشویست لە شاری هەولێر زۆر سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان لێرە پێویستە سپاسی کاک ڕائیدی مامەکاوە ڕائیدی کاوەی جەلیلاغا لە ئەڵمانیا بکەین کە ئەمڕۆ پێکەوە قسەمان کرد لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە ڕێز خۆشەویستی هەبوو بۆ سەرجەم بێدارایی شەو کاک ڕائیدی کاوەی جەلیلاغا ڕائیدی مامەکاوە سپاس دەکەم چاو ماچەکەم بەڵێ ئازیزان پەیوەندێکی تەلەفۆنی ترمان لەگەڵا هاوڕێیەکی دێرینی بەرنامەکەمان کاک دیار بەکرد لە شارۆچکە جوانەکەی چوارتاوە کاک دیار شەو باش شەوتان باش کاکە ئیدریس هەموو کات کاکە دیار سلااو ڕێزمە بۆ هەموو هاوڕێیان بۆی ئەوەی بەڕێز بۆ کارمەدە بەڕێزانێک کە لەگەڵ جەنابتە سەرقاڵی پێشکەشکردنیان بەرنامە جوانان زۆر سپاس بەنای هەمومانەوە کاکە دیار هەر بژیت بۆ هەموو هاوڕێیانێک کە ئێستا گوێگریان بەرنامەین و ئاگایان لە ئەم بەرنامە جوانەیە هەر بژیت بەڕاستی وەکو تەوەرەکە من خەتم زۆر باش نەبوو نازانم زۆر لێتیان نەگەشتم
بەداخەوە بەس جۆم لە هاوڕێیان بوو کە ئیتر باسی ساق تەکسی و نازانم هەندێک لە ساق تەکسیەکان بەداخەوە هەندێک بە پەنجەی دەست ئەژمێرێن لە ناو شارەکاندا کە خراپەکاری دەکەن بەداخەوە خەریکن ناوی شۆفێر تەکسیە بەڕێزەکانیش خراپ دەکەن. کاگیریس لە هەردوو ڕەگەس باش و خراپە ئیتر ئێمە نابێت کەستەوان بارکەین شکە لەوانەیە ئەوەی کە من شتێک بە تۆ بڵێم لەوانەیە زۆر بەڕاستی پێ و نەڵێمیان ئەندێ هەڵی تیاابێ بە تۆ بڵێمیان ئەندێ خلافی تیاابێ بەڵام بارحەڵ لە دوو ڕەگەس خراپ و باشەیە ئەمە با کەستەوانبار نەکەین بەڵام چی باش بێمە ئەوە بکەینەوە هەڵبژێرین دەستخۆش ئیتر هەچ ئیشێکی باشکەیت خەڵک بە باشی باستەکە ئیشی خراپیش دیارە یعنی هەچی بکەیت خۆ معروفیت و ئەناسکەیت و خەڵکی ژەزانێت چێکەیت و چی ناکەیت ڕاستە بژی کاک دیار چاوی هەموو هاوڕێیانیش ماچەکەم بەڕاستی حەزەکەم کاک دڵشاد عومەر هەر جوێمان لە دەنگی بێ ینی کاک دڵشاد بەردەوام لە کۆمنت لەگەڵمانە ڕێزمانەیە کاک دڵشادی خۆشەویست سپاس بۆ کۆمنتەکانی هیوادارم کاکە بەس بزانم لە چ شارێکە لە چ وڵاتێکە لە یعنی چۆنەژی ئەم کابراایکی لێها ئەی هاوار لە سلێمانی ئەولاترە تۆزێ ئەوەی ئەولاتر چاوی ماچەکەم لا شوێنێ بێ ئەوە ڕاحی ئەمەیە ئەوە برای گەورەی ئەمەیە بژی کاکە دیار چاو ماچەکەم بەڕاستی کاکە دڵشاد هەمیشە ئەو ئیشە جوانانەی کردووە کە هەموو هاوڕێیان پێکەوە کۆ بکاتەوە و دابڕان نەبێت لە بینی کەسا من مەمنونی کاک دڵشادم بژیت کاک دڵشاد بەڕاستی ئەو دەورەی بینیوە لە نێوان هەموماندا سپاسی دەکەم ئیتر بە هاوڕێیانی کەوتکوک و هەولێر و هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە هەر بژیت منەوە وەسفی ناکەم بەڵام ئەو واقعەیە کە من ئەبێ باسی کەمیترەوە برای گەورەی هەمومانە شای کاک جەزای سازی ژماچەکەم کە ئەم بەرنامەی زیینگو کردەوە بەڕاستی بە هەوڵ و هیمەتی تۆ کاک جەزا دەستخۆشتان لێ یەکەم سپاس دەکەم هەر بژیت چای هەموو هاوڕێیانی ژماچەکەم و تر سڵاو ڕێزمێ بۆ ملایەکە من هیچی کەم نەما زۆر سپاسانە دیارجار شەو شاد بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنەوە هیوادارم توی ئازیش سەرکەوتوبی خۆشویستان کاک هەڵمەت ڕەمەزانمان لەگەڵا لە کەرکوو کاک هەڵمەت شەو باش شەو باش کاگدریس هەموو کات برای ئازیزم کاکە هەڵمەت بەڵێ دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ بۆ تەواوی کارمەندە بە ڕێزەکان زۆر زۆر سپاس دەکەم کاک هەڵمەتجان هەر لێرەشەوە ڕێز و سڵاوم بۆتانێ لە کەرکووکی خۆشەویستە تا و شوێنی کە ئەو بەرنامە جوانە پێشکەشەکەی بۆ جەنابەت ئێمەش ڕێزی تەواو تایبەتمان هەیە بۆ جەناب تو بۆ شاری کەرکووکی ئازیز شارە خۆشەویستەکەمان هەر بژیت زۆر سپاس بەناو هەموو کەرکووکیەکانەوە بەڕاستی کاگدریس کاتێک دوو کەس ژیانی هاوسەرگیری پێکەێنن ئەکرێ ئەو دوو کەسە ڕێز و خۆشەویستیەکی تەواو لە بینیانە هەبێت ئەگەر ڕێز و خۆشەویستیەک نەبێت لە بینیانە یاخود متمانەیەک نەبێت لە بینیانە ناتوانن بەڕاستی ئەم ژیانە بەرنەسەر بەڕاستی کاگدریس کاتێک کە تۆ ژیانی هاوسەرگیری پێکەێنی هیچ پێویست ناکات تۆ بڕۆیت بۆ یانە شەوانەکان لە باتی ئەو پارە و ئەو تشتانی کە بۆ یانە شەوانانە بابلین سەرفەکەیت بکرێ بۆ هاوسەرەکەت و بۆ ماڵ و مناڵەکەت سەرفیکەی زۆر باشترە هەم بابلین لە ڕووی این شەو ئێمە قسەکەین خێرێکی گەورەیە لە ڕووی خۆشەویستیشەوە یعنی ئەمە خۆشەویستیە زیادەکە نەک تۆ بڕۆیت بابلین لە یانە شەوانەکان ئەم پارە و بابلین ئەم تشتانی خۆت بۆوانەوە سەرفکەی ئەم کاتی خۆت بۆوانەوە سەرفکەی بەڕاستی کاگدریس ماڵ و مناڵش پێویستی پێێتە لێرەش کاگدریز بەداخەوە یعنی بۆ خوشکان کاتێ سواری بابلین تەکسیەکە بن یەکسەر داوای ژمارەیان دێکەن هیچ پێویست ناکە کاگدریز ئیمڕۆ تەکسی گەلێ زۆرە ئەگەر تۆ بتەوێت بابلین تەکسی دەستکەوێت هیچ پێویست ناکە تۆ ڕقم کەسێک لای خۆدانی تو هەچ کاتێ ئیش پێ بێ تەلەفۆنی بۆ بکەیت لەبەرەوەی تۆ کاگدریز بڕۆ بانجعدا ینی هەر سەرت بخورێنە سێرەکەی تەکسی بۆ ڕاوەستێت بەداخەوە یعنی من لێرە من هەردووکیان بە تاوان بار دانێم کاگدریس وە ناشکری ینی خوشکان لەگەڵ کاک جعفەرە لەسەر و بابەتە قسامانە کرد ئەوش گلەیەکی کرد لە تەکسی وتی تەکسێک 120 دەڕوان لە خەتی سەریع
تۆ هەر لەو بەروەستایی لە لای خاوەکە دەزشکێن تۆ دێتە ئەمبەرەوە تو هزار حادیثە ئاوا دروست بووە لە کاتێکدا ئەم کەسە ڕەک بێ پێویستی بە تەکسیش نەبێ تۆ حاڵەتەشیە بەداخەوە من حەزەکەم ئەو بڵێم وەکو نەسیحەت داوای لێبوور نەکەم وەکو ڕێنوێنی بۆ شۆفێر تەکسی خۆشەویستەکان هەموو برای عزیزمانن و خوشکی عزیزشمانە شۆفێر تەکسیە هیوادارین ئەمان سیارەی کارن سیارەی ئیشن سیارەی پارەپیاکردن هەوڵدەن سایدی خاوەکە بگرن هەم بۆ وەستان هەم بۆ ڕۆیشتنەوە و خەتی تەکسیش جیایە لە زۆربەی وڵاتەکان بەڕاستی لە خەتە خاوەکە ڕۆن نەک لە سەری ئەوە یەکسەر دوو سایت بپەڕێنێ و بێتەوە خەتە خاوەکە ئەمە گرفتی زۆر دروست دەکات بەداخەوە ئەوە گلەی کاک جەعفەر بۆ لە پشتی کامێرەوە سەیر مەکە و پێشم پێکەنێ کاگە دریز بەڕاستی منە لەم سەپڵە بە یەک دەست لێ نادرێ ئێمە نالین هەموو شۆفێرەکان باشن و هەمووشیان خراپن وە کەسانێکشیان هەیە بە دڵنیاییەوە هیچ پێویستیان بە تەکسی نییە بابلین تەکسیەکەن بەڵام نیازێکیان هەیە یعنی کام تەکسیاکەن بۆ نمونە بینوا هەیە کاگە دریز بە دڵنیایە پێتە لێم دیمە بە چای خۆم بابلین زەلام هەڵناگرێت لە غەیری ئافرەت زیاتر یاخود موچەیەکشی هەیە و پێویستی بە تەکسی نییە سێرەکەی ئەو کارە ئەکات ینی ئێمە ناکرێ بلین یەک لایەنێ تاوانبارە چەپڵە وەک پێتم و چەپڵە بە یەک دەست لێ نادرێ کاگدری بەڵێ پەنجەکانی دەستی هەموو وەک یەک نین ناتوانین بڵین هەمویان چاک ناتوانین بڵین هەمووشیان خراپ بە تەئکید وایە من بەس داوام لە خوشکانەیە بۆ نمونە کاتێ تۆ غەڵەتێ لە هاوسەرەکەتە بینی قەیسێکە تۆ ئامۆژگاریەکی بکەی یاخود ماوەیەک سەبری لێ بکەیت هیچ پێویست ناکە غەڵەت بە غەڵەت چارەسەر ناکرێت کاگدری بتێنێتێ ئێمە هەمومان معارضین بۆ غەڵەت هیچ کەسێک بێغەڵەت نییە کاتێک کە تۆ هاوسەرەکەت بابلین خیانەتر لێکات بەداخەوە یعنی ئەمە لە ناو خوشکان باوە کاگدری لێ منش خیانەتی لێتم منش حەقی خۆمی لێتمەوە من پێتە لێم کاگدریست هەمومان ئەتۆ لە هاوسەرەکانمان جیاوە ژیانێکی دیکە هەڵبژێرین بەڵام ناتوانین لە دایک و باوک و کەسوکارمان جیاوە بین ئێمە خوشکان بابلین ڕاستە شەرەفی بلین هاوسەرێکە بەڵام ئەو شەرەفە ئەتوانێت جیاوە بیلی بەڵام ناتوانێت لە دایک و باوک و براو کەسی ئەگەر بکرێت هەر لەبەر خاتر براو و باوک و کەسەکەی نابێ یعنی خیانەت بکات لەو حاڵەتەیە تێبگە یعنی کاگدریز لە من هاوسەر بدە ئەولاوە هاوسەر تۆ ئەتوانی بەیانی لی جیاوە بیت بە کەلیمەی قسە بابلین قازی ژیانی بۆتاندانا و بەکەلیمەی قسەش بێت لی جیاوە بکە لە من داوام لە خوشکانە هیچ ئەو ڕێگایان گرنە بەر کە کاتی هاوسەرەکەیان خیانەتەکە ئەوش بە هەمان شێوە ئێمە دەستە خۆش بێکا کەڵمەت ئێمە دەیان جار باسی ئەومان کردوڵین شاعیرێکی گەورەی فارس پێ ئەڵێن لوقمانی حەچیم باڵین پێ ئەڵێن ئەدەب لە کێ فێربووی ئەڵێ لە بێ ئەدەبەکان ئەڵێ چۆن لە بێ ئەدەب ئەدەب فێربووی دەڵێ هەرچی ئەوان کردیان من نایکەم نەمکرد بۆیە فێری ئەدەب بووم ئێمە ئەکرێ سەیری ئەوکەین ئەگە خراپەکارێک گەبینین ئەگە کەسێک گەبینە خراپەکاریەکە بە ئێمەوە گەو نەکەین ئێمە بەعکسەوەی ئەوکەین بزین بەڕاستی بزین بێ ئەدەبی خوا نەخواستە یاشتی خراپ ئەمێنێ لە نێوانماندا بە دڵنیایەوە نامێنێ والله کاگدریز من ئێستا ڕەنگە هەنێک بکەم خوشکان بلێ زۆر بابلین دیفاع لە پیاوانەکە خۆی ئەمە بۆ هەردوو نانە خۆت شەزانی ئەمە لەناو کۆمەلگای ئێمە یعنی باوە ئەیسا بۆ نمونە گەنجێک بابلین هەتا ئێوارە خراپە بکە و مەشروبخۆر بێ و داوێن پیس بێت بە دڵنیاییشەوە بەیانی بڕات بۆ داوای کچش ئەیدەنێ بێ بەڵام ئافرەت یەک غەڵەتێ بکات کە ناوی دەرچوو هیچ گەنجێ بەتەمانیە لەگەڵ زەواجکە بەداخەوە دەست خۆش بەداخەوە بەڵێ بژیت ڕاستیە کاگدریز لەناو کۆمەڵگاکەمانە بە دڵنیایەوە وایە دەست خۆش دەست خۆش بێ داوای لێبوردنەکە کاتشتانم زۆر گرت ئەستای شەوێکی شاد شەو شاد کاک هەڵمەتی زۆر ئازیز لە شاری کەرکووک سپاس بۆ بەشداریکردنەکەت هیوادارم سەرکەوتوبی دیارە ئەم قسانەکە ئێمە یەکەین تایبەت نییە بەلایەک ئێمە دەڵێن ئەم قسانە هەردوو ڕەگەزەکە با بگرێتەوە من ئەوە ئەڵێم بە دڵنیایەوە ئەڵم پیاوان پێتان ناخۆش نەبێ ئەوەی پیاو چایی لە دەرەوەیە بەڕاستی ژنان چیان بە دەرەوە نییە هیواداری وانە بێ زۆر جاکەەوە قساکە دەڵێ کاکە چاو بازە ناگیرێ کاکە ناڵێن بگیرێ بەڵام بەو شوازەش ناکە بە چاوێکی تەماحەوە بە چاوێک سێری کەسی بەرامبەر بکرێت بۆی کە
لە بەرژۆنی خۆتا بەکاریبێنی بۆ مەسلحەتی جنسی و جسمی خۆت بەکاریبێنی بۆ شۆرە لەبەری ئەویش خاوەنی برایە خاوەنی باوکە یا خاوەنی مێردە من ئەوڵم بە هەر بە تەنیا خانمان تاوانبار نەکەین و دیسان ئێڵێمەوە شۆفێر تەکسی خۆشەویستەکان دڵتان هیچ نەکە ئێمە ڕۆین ژمارەیەکی کەم لە شۆفێر تەکسیەکان هەن بۆ مەبەستەش تەکسیان کردەوە کە بەداخەوە خەریکە ناوی شۆفێر تەکسی خراپەکەن هیوادارین ئێوەش ڕێگە چارەسەرێ بدۆزنەوە نێڵنەوە کەسە خراپانە خاوەنی تەکسی بن بۆ ئەو مەبەستە گڵاوانەی خۆیان ئازیزان کاک عیمادی ئاڵتۆنچیمان لەگەڵا لە کەرکووکی ئازیز کاک عیماد شەو باش سڵاو شەو باش خاڵەتی گیان سڵاو برای ئازیز کاک عیماد زۆر سپاس دەکەم سڵاو ڕۆژە خۆشەویستی حرمەتە تایبەتم بۆ تێ خۆشەویستی بۆ ماڵپەرهێزەکانت دەست دەکەم زۆر سپاس دەکەم کاک عیماد سپاس بەلای هەمووانەوە سپاس دەکەم کاگدیجان خاتو ئەستێرەکان سڵاو ڕۆژە خۆشەویستی وەتێ و لەگە خاتو تەباخانی نەزیزە خۆشەویست مەسافارێکی خۆشەویست بەڕاستی سڵای ئێمە پێبگەرم کاگدی خات بەستێرە هیوادارم خاتوە سەرش بەشداری کە خۆشەویستی بۆ کوڵە جوانە پێ منیش هیوادارم بێنە سەرخەت گەمان لە دەنگیان بێ جاری کە پەیمان لەگەڵ بێدارانە نوێ بکەنەوە کاکە انشاءالله والله پیانم تو انشاءالله داری رناو کاغدی جان سباره دتورگم شوکت پراسی دست خوش والله کاغدی جان من دارم لسایق تاکسی و لخوشکانش معنیه من ڕێز لە تایبەتیم بۆ خوشکان بۆ سایق تاکسیەکانەیە بەڕاستی کاگدی جان سایق تاکسیەکە ئافرەت سەرکەوێ لەگەری بۆ خۆدا سایوت ئەوەندەی پیا و چاو لە دەرە بەخوا ئافرەتوانیە بەخوا پیاوەکە چاو لە دەرە بەدڵنیایی وایە خۆت شتەکە بە حەقت وایە کاگدی جان خۆمان پیاوین لە زۆرتر لە دەرەوەی ئەبینین کاگدی بە حەقت شتەکە وایە نای بە حەقت نای نەبێشینی نەکرد هاشای دەکەن بە حەقت شتەکە وایە ئەنی من ڕێزم بۆ تێ نەفەری وایە ئافرەتی وایە لەگەڵ سایق تاکسیەکە سەرەکەوێ داوای ژماری مۆبایلەکەی لێ دەکا ئەلێ ژمارەکەتم بدەیە دای دێمە بەشێت ئەوە چی پێویستە کاگدی جان ئەگەر تۆ کەسانێک نەفەرێ سەرکەوێ لەگەری بدێت دوای ژمارەکەتم دێ ئەگەر ئیشت پێویست بێت تەلەفۆنێکم بۆ بکە تاکسی گەلە زۆرە ڕۆژە ئافرەتێ وتی سایق تاکسی سەرکەوتە مەگەری کاگدی جان وتی پێم وتی بۆ فلان شەو ڕۆیشتم کەوتە قسەگەرمە وتی ژماری تەلەفۆنەکەت ناوە ژمارەکەت ئەدەمێم ئەگەر ئیشەکەت تاوە کرد دێمە بەشێتە وتی پێویست بۆ ناکە تاکسی گەلێ زۆرە برای بەڕێزەکەم بۆ بی بچەنمە ژماری تۆم بۆ چییە هەنی وتی بە دوو کەری منانی ئافرەتەکە ڕێک پێک بوو تێ کاگە دیزانی سەمە ڕێز بۆ ئافرەشێم نانی خوشکانی نانی زۆر بەداخواتنی بە ئافرەتان خۆیان حەزەکەن ئەو هەڵوەسێنەکە ئافرەتەکە بکەن لە قسەکردن هەنێ من هیوادارم بەڕاستی خۆشەویستیشمە برا تەکسەکانی شەیە با ئەوە لەخوایان نەکەن تێ داوی ژماری تەلەفۆنی لێ بکە و لێ بە قسەی لەگەری بکە و دای شتێکم من هیوادارم بەڕاستی ئەمە خۆمان هەموو کەسم پیاوی تێگەیشتی ئەخوا من شخصی خۆم دوکاندارم کاگەری چەند جار وای ئافرە شەڕی پێم پرۆشە جارە خۆم شەکە بە حەقت وابی کاگەری چەند بەڵێ من وتم هەر تەکسی نییە ڕەنگ بێ لە دوکانەکانیش ئەو شتە هەبێ لە زەڕەنگەرە هەبێ لە چێشتخانە هەبێ لە چاخانەیە نانە کاگەری بێگومان وایە لە من شخصی خۆم ئیشەکەم لەگەر ئافرەتایە منیشم لەگەر ئافرەتایە نای جار وایە ئافرەت من کاتمەیە تێگەیشتی وەسمەیە ژمارەکەم نەخەت کار دەکە بووە یا ئافرەتەکە تەلەفۆنی بۆ من کردووە قسەی کردووە لەگەرم نانی شتەکە بۆ بە حەقت قسە نەکەین من خۆمان من دوکانداری نەبێ شتەکە بە حەقت قسە بکەین ئەنی هیوادارم بەڕاستی ڕێزم بۆ برا سایق تاکسیەکانێ و بە دڵگران نەبن لە قسەکانیان لە قسەکانمان ئەنی قەیچێکە تو ئافرەتێک سەرەکەی و لەگەرت بە حرمەت تایبەتی بیگەنە شوێنەکەی خۆی سێژ مەکرێ بۆ پێویست بۆ ناکە لەگەری بکەوتە قسەکردن و دەچێت تۆ دەچێت دەوامەکەی تۆ دەچۆی شەرت چییە و ئەنی بەڕاستی ڕێزم بۆ سایق تاکسی زۆر وایە کاگری جان وەڵا زارۆ ئافرەتێکە ئەلێ وەڵای چاوەڕی سایق تاکسیێکی ئەختیارەکەم لەگەرەوەی ئەستەکەوم بەخوا ئەختیارەکە باشترە ڕێزە تایبەتیشم بۆ تێ و خۆشەویستم بۆ هەموو هاوڕێیانە چای هەمویان ماتەکەم خۆشەویستی تایبەتم بۆ گوڵە جوانەکەی کەرکوون خاتوە ئەستێری گوڵ بۆ تۆ شەیەکی شاد کاک عیمادی ئاڵتۆنچی خۆشەویست لە کەرکووک هیوادارم تۆش سەرکەوتوی بەڕاستی ئەو ئەڵێم دیسان هزار جاری کە دووبارەیەکەمەوە خۆشەویستان کەس دڵی عاجز نەبێ ئێمە بە تایبەتی ناڵین فلان دوکاندار خراپە فلان دوکاندار ئەوەیە ئەڵێن لە ناو دوکاندارەکانە کۆمەڵێککەن کۆمەڵی دوکاندار هەن کە خەریکە ناوی دوکاندارەکانی تریش خراپەکەن هیوادارم کەس دڵی عاجز نەبێ ئەمە دەمانەوێت خراپەکان جیاکەینەوە لە چاکەکان ئازیزانی دەرەوەی وڵات ژمارە تەلەفۆنێکی ڤایبەری تایبەت بۆ ئێوە دانراوە حەزم کرد جارێکتر بۆتان بخوێنمەوە 0 954 8002 0 954
954 8002 ژمارە تەلەفۆنێکی تایبەتە بۆ هاوڕێیانی دەرەوەی وڵاتمان لە ڕێگەی ڤایبەرەوە دەتوان بەو ژمارە پەیوەندی بکەن. ئەم ژمارەیە تەنیا بۆ بەرنامەی بێدارانی شەوە و بۆ هاوڕێیانی خۆشەویستی دەرەوەی وڵات 0 954 8002. خۆشەویستان با بچینەوە لای پەیوەندەکان ئەگەر بەڵیان چون کاک ئەحمەدمان کاک ئەحمەد شەو باش. شەو باش برا گەورەکەم. هەردوو چاوم کاک ئەحمەد. قوربانی تۆم باش خاڵی زۆر دەتوانە. پاس بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست هەربژی. بە قوربانی تۆم دەستخۆشی و بەرنامە جوانە سەرکەوتوو بەردەوام بی. سپاس دەکەم بە بوونی ئێوە بەرنامەکەی ئێمە سەرکەوتوو بەسپاس. خەجاڵەتم وەڵی خەریکی دیزاینێک هەر چاوەڕێ بم بەرنامەکە بێ کە سیر دەکەم بۆ تە نزیکی 11:30 گوتم بەخوا بەرنامەکەم لە دەست و مەشغوڵ بوو. باز لایڤەکەم کردەوە ما گوتم با هیچ نەوێ هەر پەیوەندێک بکەم. چاوەکەم خۆشحاڵ بووین کاک ئەحمەد جان. قوربانی تۆ. کاک ئەحمەد ئێمە بەر لە تەوەرەکەمان باسمان لە بەڕێز کاک عوسمان حسێن کرد هونەرمەند. دیارە جەنابەت سوورەکەت بۆ ئێمە نار بوو. باسمانەوە کردمان کە ئێستا حاڵەکەی وایە و بە خۆشحاڵیەوە یەکێک لە خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان لە دەروی وڵات بەڵێنەوەی داوە کە چەند مانگێک کرێخانووی بۆ بدات. لەخوا بە دەروەڵە هەواڵێکی دڵخۆش کرد بووی ئەمڕۆ ڕاستە و خۆش لەگەڵ بەڕێوەبەری کەناڵی گەڕیان کاک جەزا قسەم کرد. بەڵێ دەست خۆش. قوربانی تۆم باش بۆم بڵێن هەواڵە خۆشەی پێدا. بەڵێ ئینشاءڵڵا ینی بەڵا بەڕاستی ناخۆش ینی هونەرمەندێک بوو چەند ساڵ لە ساڵانی 79 تۆ خزمەتکەی ئێستاش شوێنێکت نەبێت لانێک نەبێت تێیدا بژی بەڕاستی ینی زۆر بەداخەوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئەمە شتێکی جوان بوو کرد بۆ ئێمە زۆر سپاس دەکەین لە خزمەتدا شتەکانی تۆ هەمیشەوە جوان بۆ کاک ئەحمەد دەستخۆش هەر لە شوێنێک ئێوە پێویستە من بێ من لە خزمەت سپاس دەکەم هەر بژی کاک ئەحمەد خۆش وا بزانم بۆنی چای دێ کاک داوان چا دەخواتەوە وەڵا نازانم کاک داوان چا خۆی تۆ بەشی ئێمە نادەی چاوەکەم کاتێک خۆش بێەوە سەرکەوتو هەر بژی بە قوربان سپاس بۆ بەشداریکردنت کاک ئەحمەد خۆشنەوەتی لە هەولێری دێرین هەولێری خۆشەویست شەو شاد ئازیزان جارێکی تر کاک دابان من حەزەکەم کاک جەزای ساز لەگەڵمانە بەشدار بێ لەسەر و دوو بابەتەی کە پێشتر باسمان کرد نازانم ئەگەر لەسەر خەت بێ بتوانین وەریگرین بۆی قسەی لەگەڵ بکەین لەگەڵ کاک جەزا دیارە هەرۆک پێم وتن هونەرمەندی خۆشەویست کاک عوسمان حسێن کە یەکێ لە هونەرمەندە دێرینەکانمانە بە تەمەنەکانمانە زۆر بەداخەوە لە بارودۆخێکی مادی خراپدا ئەژی کە بۆتە هۆکاریەوەی کە لە ماڵیش دەربکرێ ئێستا لەسەر جادەکانی شاری هەولێر ماڵ و کۆچی داناوە لەگەڵ هاوسەرەکەی کە وەکو خۆی باسی کرد نەخۆشیشە لەسەر جادەکان دانیشتۆ و ژیان ئەباتە سەر و هیوادارین بەڕاستی ئەڵێم داواکارین لە لایانی پەیوەندیدار داواکارین لەو کەسانی ڕێکخراوە خێرخوازەکان لە کەسە خێرخوازەکان کە بەهانەی ئەم جۆرە کەسانەوە بێ هونەرمەندان لە هەموو وڵاتەکانی دنیا باشترین ژیان و بژێویان هەیە بەڵام بەداخەوە هونەرمەندەکانی ئەمە زۆرینیان لەو بارودۆخە خراپەیان دوای ئەوە ویستم ئەوە بڵێم کاک جەزای ساز دوسێ ڕۆژ لەوە پێش باسی ئەوەی بۆ مەکردوتی کەسێک تەلەفۆنی کردووە من نام هەیە ناویشی بێنم ینی ئەگە کاک جەزا خۆی بێتە خەت پێمان ئەڵێ کەسێک تەلەفۆنی بۆ کردو تویتی تەنانەت پارەی خواردن پێ نیە ئەڵێ شەو ئەوەنە هەژار و بێدەستە شەو دانیشتۆ بە نان و ئاوێکی وشکی گوزەراندویت یعنی خەڵکی هەژار ئەوەنە زۆرە بۆیە داواکارم لە خەڵکی خێرخواز لە ڕێکخراوە خێرخوازەکان و لەلایانی پەیوەندیدار و حکوومەتیش ئاوڕێک لە فەقیر و هەژارەکان داتەوە بەدایبەتی لەو هونەرمەندانەی کە وەکو کاک عوسمان مامۆستا عوسمان حسێن بۆ شێوازە لە ماڵ دەرکراون لەسەر جادە کەوتون با دەستی یارمەتی بۆ ئان دشکەین لە زۆر شتی کە باشترە ئێستا کاک جەزا لەسەر هێڵە کاک جەزای ساز شەو باش سڵاوتان دەبێ شەوتان باش بەڕاستی شەوتان هەر بێدار بێت ئەبێ بێدار بینە ناو هەموو خەپەتایەکە کە دەریێوە سڵاو بۆ بیسەرەکانتان بۆ بینەرەکانتان ماندوو دەبن ئێوەش بەڕاستی ماندون ئەو کسافە بەخشە ماندونە ناسا نمونەتان زۆر بێجانە سپاس کاک جەزای خۆشیش من سپاسی جەرابەت دەکەم پێم خۆش بوو خۆت بیتە سەرخەت یەک دوو ڕۆژ لەوە پێش باسی کەسێک کرد کەوتی تەنیا بە نانێک و پەرداخی ئاو کات بەڕێ کاکەدابان دوێنێ باسی راپۆرتێکی پزیشکی کە خۆم لێنە بووم هێنایانە دایانەوە هی ئەو ماڵی ئەو خانەوادەیە
بەڕاستی نەزانم چی بکەین و پێشمەرگەیەکی دێرینە سوێنی بخواردم بەهاچی سوێنی پیرۆزەوتی باش بە تۆزە نانەڕقە و ئاو هەبوو بیخۆم حاڵەتەکان زۆر بۆ ئەوە ئەمڕۆ عوسمان حسێن هونەرمەندێکی دێرین کە پورزای جەرا سەعیدە و هونەرمەندێکی ناسراوە خۆی خێزانەکەی لەژێر خێمەیەکە من بۆیە تەکلیفم لەتەوە کرد کە لەمەلا بەشێکی بەرنامەکەت زیاتر تەرخام بکەی بۆ هاوکاریم مرۆیی بۆ کە بتوانی هیچ نەبێ تروسکایەک ببەخشین بەو کەسانە ئەو بە ڕێگەی بەرنامەکەیمەوە کە بۆ کاروانجەلال پێشکەشکرا هاوڕێکی خۆشەویستمان بەنیازە بۆ ماوەی 3 مانگ هەموو مانگێک یەک وەرەقەی بۆ بنێرێت دەستی خۆش بکە لە دەرەوەی وڵاتە و هەر هەمان هاوڕێم بۆ تەلەفۆنی کرد کاک ئەحمەد خۆشناوەتیمان نا پەیامنەرەکەمان بۆ لای کاک عوسمان حسێن بڕیاریەوە کە کرێخانووی 3 مانگی بۆ بنێرێت لە دانیمارکەوە بەڕاستی حاڵەتەکان ئەوەی لێهاتووە ئەمەنە ئەو حاڵەت بۆ بە دیاردەیەکی تەواو دەرسناک لە وڵاتەیە تروسکاییەکی تێنەماوە بۆیە پێویستەکە هەم چیرۆکەش لە ناو بەرنامەکان تا ئەم چیرۆکە نەهامەتیانە باس بکەیت. کاک جەزا من پێشنیارێکم بە ئەگەر ئاگاداربی وتم بە چەند کەسێک لە هاوڕێیانی بێدارانی شەو کە لێن نزیکن لە سلێمانی و لەگەڵ جەنابتە با ئێمە سنووقێکی خێرخوازی و هاوکاری دابنین سەرپەرشتی چەند کەسێک ئەگەر بۆی بتوانین هیچ نەبێت جارجار هاوکاری کەسێکی ئاهەژار بکەین بتوانین تروسکای بخەینە ماڵەکەیەوە. بەڕاستی ئەرشێکی پیرۆز و زۆر دەستخۆشیتان دێکەم و منش هاوکارتانە بوون لە خزمەتانە بوون بەرنامەکەتان شەڵا سەرکەوتوو بێ چکە بەڕاستی چیرۆکان جاران ئەو سەردەمانە سەردەمی نەهامەتی و قات و قڕی بوو کە تۆ بەرنامەی بێدارانی شەوتە دەست پێکرد بەڵام باوەڕ ناکەم بەقەدەر ئەم ڕۆژانە تاریک و بەقەدە ئەم ڕۆژانە ڕژبین و بەقەدە ئەم ڕۆژانە هەژاری و برسێتی قات و قڕی هەبوو بێت یعنی ئێستا لە ترۆکی نەهامەتیە ئێستا چیرۆکەکانی و سەردەما ئەگەر خەڵک وا خۆشتر بوو گوێی لێ بگرێ باسی عاشق و باسی خۆشەویستی و باسی ئەوە بێ بەڵام چیرۆکەکان ئێستا هەمووی بۆ بە نان و بە برسێتی و هەژاری و بە نەخۆشی و چارەسەر و نەهامەتی. بەداخەوە دەست خۆش کاک دەزانم سپاس دەکەم کە لەگەڵمانە بەشدار بووی سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ پاڵپشتی جەنابیشت سپاسی هاوڕێیانی بێدارانیشم ئەگەێنمە جەنابەت کە هەمیشە پاڵپشتی بێدارانی شەوی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ سەرجەم هاوڕێیانی بێدارانی شەو هەر بژی کاک جەزا با زۆرتر لە کات نەگرین هیوادارم سەرکەوتوو بی دیارە تەندروستیشت باش نیە هیوادارم باش بیت وەڵای بەداخەوە داوای بود نەکەم زۆر ئەمڕۆ تو سەرێکی زۆر بووم ئەفۆم کرد بەداخەوە ناشێت شەوت خۆش بێ کاک جەزا حەزەکەی ساحەتکەی ئەم شەو بێدارمە بە شەوتان شاد شەوێکی شاد کاک جەزای ساز زۆر سپاس بۆ بەشدارکردن لە بەرنامەی بێدارانی شەودا. خۆشەویستان وەکو دیسان دێڵمەوە کۆمەڵێک خەڵکی هونەرمەند کۆمەڵی خەڵک وەکو کاکزا ئاماژەی کرد پێشمەرگەی دێرین کۆمەڵی خەڵکی تر هەن کە ئەم هەژارێ بەو شوازە بەرۆکی پێگرتوون بەو هیوام کە هەمومان بەیەکەوە بتوانین کارێک بکەین کە هیچ نەبێ مانگی کەسێک مانگی ماڵێک مانگی دوو ماڵ ئەگەر زیاتر بێ باشتر بتوانین هاوکارێکیان پێ بگێرین لە ڕێگەی بەرنامەکەمانەوە پەیوەندی ترمان لەگەڵەوە بەڵام نازانم کاک دابان چێمان لەگەڵا کاک ئارام لە ئیتالیا شەو باش کاک ئارام سڵاو کاگی دریسیان سڵاو لە هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان دەستی ماندووبوونتانە گوشم هیوادارم شەوێکی خۆش و کاتێکی خۆش بەسەر بەرن بژی کاک ئارام سپاس دەکەم هەروە بۆ جەنابیشت کاری منی زۆر دڵخۆش بووم کە توانیم بەشدار بم لەم بەرنامەی بەڕێستا و دوای ئەوە بەهۆی ئاگاداری تەوەرەکە نەبووم بە زەوانەی بزانم لەسەر سایق تەکسیە تەبەن ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ هەموو ئەو شۆفێرە بەڕێزانە تەبەن لە هەموو شوێنێکە ئەبێت چەند کەسێک هەبێت کە ئەتوانم بڵێم ناوی چەند کۆمەڵێک ئەڵێ بەبوونەی درکێکەوە 1000 گوڵە گەنمە سووتێنێ جا طبعا هەنێک کەسیش هەیە لەبەرەوەی پەروەردەیەکی احترامن پەروەردەیەکی باش نەکراون ئەچن لەو لایەنەوە ناوی چەند کەسێکی تریش ناشرینەکەن
ئەنی مەپرسە لەوانەیە ئەم مرورە بەڕێزانە لەوانەیە بەبوونی چەند کەسێکەوە ینی ڕوانینێکی تریان هەیە بۆ سایق تەکسی لەبەرەوەی بە حکمیەوەی خۆم زۆر ینی بڵێم چەند ساڵێکی زۆر تەکسیم پێ بووە لەبەرەوە کەمێک گەزانم وە داوە لە کاک جەزاکەم داوە لە ئەو بەڕێزانە کەم ئێمە چەنەها دکتۆری باشمان هەیە کە هۆشداریەک یعنی ئەگەر بەرنمەیەک هەبێ بۆ هۆشداری هەرجار و لەسەر تەوەرێ بێ هەستەکەم خزمەتێکی زۆر زۆر گەورەترە بێت بە دنیایەوە بەجددی هونەر ینی بۆ نمونە لایانی هونەر زۆر لایەن ئەگرێتەوە لایانی ڕێزەگرێتەوە لایانی تەعاملکردن لەگەڵ خەڵکە ینی زۆر زۆر شتەگرێتەوە زۆر ڕاست و لەسەر و قسەی کە بە ڕێزیشە کردەوەتە ئەڵێ من احترام من ئەڵێ لە بێئەدەبەکانەوە فێری ئەدەبم منەمیش ئەڵێم من لە هەموو کەسێکەوە شت فێرە بم ئەوانەی کە شتی خراپەکەن کە خۆم پێم ناخۆشە من هەوڵێم ئەو شتە خراپە نەکەم لەبەرەوەی هەتەکەم خەڵکیش پێی ناخۆش ئەوانەشی کەشتی باشیان باشەکەن بە جددی دزێکی زۆر زۆر باشم من لەو شتان زۆر زۆر دڵخۆشم کەسێک کە شتێکە کایەکسەر کە ئەزانم خۆم هینمەکە لەبەرەوە ئەو کشتە ناکەم بەرامبەر کەسانی تر دەستخۆش بژیت کاگا من زانم زیاتر لە کاتان بگرم بەس نازانم ڕاستیەکەی یادگاریەکی زۆر خۆش و زۆر جوانم هەیە لەگەڵ شعرێکە کە 2010 نووسیمە هەرچەنە لەوانەیە تۆزە دوور بێ لە تەوەرەکەتانەوە بەڵام هەروەکو زۆر زۆر خۆشحاڵ دەبین کاگارام ئەگەر لەوانەیە بڵێم یادگاریەکی زۆر جوانم هەیە و خۆشم نووسیمە وەکو وەزن و قافیەوە دوای دایانێم بۆ بەڕێزانە من هیچ نە شاعیرم نائینم تەنیا ئیلهامێک بوو هات شتێک بوو لە کاتێکی زۆر هینە هینەکە بە ناوی ناونیشانی شعرەکە خۆم نووسیمە بە ناوی زمانی خەمەوە وەسپاس دەکەم دوایی یەک تۆزیعی لەسەر بەی طبعا ئەوەی کە گوێت لێ بێت زمانی خەم خەریکە ئەڵەم لەبیر مەچێتەوە وایە جاری وایە من زۆر شارم لەبیر وەڵام ئێستا هیچم لەبەر نەماوە زایم پیر بووین من بڕوا بکە وەکو ناوی خۆم لەبەرمە نازانم ئێستا بڵێ ئەسایە بەستاحەتی خۆت نازانم چۆن دەری بڕم بەکردەوە جوانەکانە لە خۆشیانە بە باڵە فڕم ئەڵێم ئێستا دڵم خۆشە با لە ژیانە سەر هەڵبڕم حەمد و سەنا بۆ تۆ خوایە کە لەگەڵ کچێکی بێفڕم لەو ڕۆژەوەی چاوتم دیوە ژیانێکم تیان وسیوە ئەم ژیانە یەجگار خۆشە لە خۆشیشدا قەت نەم دیوە تەمەنم بۆ نیگاکانت لە خۆشیدا هەڵوەریوە بڕوا بکە بۆ ئەشقا چاوەزارم هەڵواسیوە تەبان ئەم شیعرە بە ناوی چاوەزاری ئەشقەوە بوو ئەوی تریانێکێکی ترە داوای لێبوردنەکەم نازانم نایەتەوە زۆر جوان بوو دەست خۆش ئەی بۆڵی شاعیر کاکە خۆ دەشاریتەوە قوربانە وەڵایی وەکو چەند شیعرێکم نووسیوە ئەویش چۆن بڵێ تایبەتە یعنی هەڵێ خۆشەویستەکان ئەو شتە تایبەتەکان هەڵقوڵاو و ئیلهامێکی تایبەتە ڕێک ئەوەیە ڕێگەوەی ینی شتێکی سروشتی خۆماوە نەبێتی ژیانی کەسێکی تر بێت دەست خۆش کاگاران جوان بوو هەر بەڕاستی بیرم کەوتەوە بەبوورە دێڕی بیدایەتی بیرم کەوێتەوە ئیتر فەرموو دەستم خستە ناو دەستی غەم دەستم خستە ناو دەستی غەم بۆم نایەت دیسان بیر بۆ شەوێکیکە ئاسایە کاگاران گیان خۆشحاڵ بووین قوربانم ڕێستەیە ئەزیزی هەمیشە لە شادی یابی سپاس دەکەم کاگارامی خۆشی سەربژی هەمیشە لە خۆشی و شادی یابی سپاس بۆ بەشداریکردنت ڕێز و حورمەتی تایبەتم بۆ جەنابەت و بۆ هەموو خۆشەویستانی کە لە دەرەوەی کوردستان لە هەندەران گوێبیسی دەنگی ئێمەن بینەری ئێمەن و هاوڕێ ئێمەن و هەمیشە پاڵپشت ئێمەن
چای هەمویان مازەکەم و زۆر سپاسیان دەکەم کە بەردەوام لە خەمی بەرنامەی بێدارانی شەو و لە خەمی کەناڵی گەڕیانیشدان لە خەمی خەڵکە هەژارەکەشماندان زۆر جار وەکو کاکزا باسی کرد ئەم هاوڕێ خۆشەویستانە دەست یارمەتی بۆ هەژارەکانمان درێژەکەنەوەش بەڕاستی جێگای سپاس و پێزانینە من وەکو خۆم لە جاتی هەموو ئەوان سپاسیان دەکەم هیوادارم نمونەیان زۆر بێ و هیوادارم خێرخوازانی تریش دەستێک بکەنەوە و باوەشێ بکەنەوە بۆ ئەو خۆشەویستانی کە ژیانیان لە ناخۆشی و لە گوزەرانێکی خراپدایە. ئازیزان جارێکی تر پێویستە یەکە بە یەکە سپاسی و خۆشەویستانە بکەم کە لە ڕێگەی لایک و کۆمنتەوە بەشدارن لە بەرنامەکەماندا چاوتان مازەکەم زۆر سپاس هەمیشە پاڵپشتێکی زۆر بە قوتی ئێوە بوون. خۆشەویستان دەچینەوە بۆ ئەڵمانیان جارێکی تر کاک هێمن لەسەر هێڵا کاک هێمنی ئازیز شەو باش. ئەلو کاک هێمن شەو باش. شەو باش کاکە دریزگیان باشی شکر هەموو کات برای ئازیزم کاکە هێمن قوربانم چاو ماچەکەم ڕێز و حورمەتم بۆ جەنابەت بۆ کاکەی دابان بۆ کاکە جەعفەر بۆ تەواوی یۆ گروپی سەری ڕادیۆکەی خۆمان ڕادیۆی گەڕیان هەر بژیت بەنای هەموومان بێداران بەنای هەموومان سپاس دەکەم کاکە هێمن قوربانێ بمامە ئیدریزیان ڕۆحەکەمی چاوەکەم بەڕاستی ئێوە جێگای پەنجەتان دیارە زۆر زۆر ماندوون هیوان سەرکەوتنتانە زۆر سپاس هیوادارم هەمیشە لەش ساغ بن بژیت قوربانێ بم بۆ ئەو بەرنامەیە بەڕاستی بۆ ئەو تەوەرەی ئەم شەو من قەناعەتم وایە ئەوە زۆر دەرنەکەی مەحەد لەسەر ئەو تەوەرە کە پێم وایە بێت چەند بەرنامەیەکی شە باسمان لەسەر ئەوە کردووە ئینسان پێش ئەوەی کە تووشی پەشیمانی ببێت بەڕاستی دەبێت بیر لە خۆی بکاتەوانێ چۆکم دوای پەشیمانی دادی نایە خۆ کەس نییە غەڵەت نەکا لە دنیا کەس نییە غەڵەت نەکا لە دنیا بەڵام غەڵەتەکان چۆنن بۆ نمونە شتێکی شاس ئەمڕۆ ئەو جۆرە غەڵەتانە شتێکی شاز نین بەڕاستی جێکم دەبڕی لەناو کۆمەڵگەیە زۆر زۆرە تۆ ئەگەر خۆشمان نەمان کردبێت ئەگەر خۆشمان نەمان کردێ بەڵام زۆرمان بیستووە داخەوە کە تۆ ئەی بیستی پێویستە تۆ دەرزی لێتر بگریت بینیمان لە زۆر شوێن نەک لە سایق تەکسیەکانە بینیمان لە زۆر شوێن ئیهانە بە ئافرەتانە کرا بەداخەوە چەنەها ئافرەت بینیمان ڕستنی بۆ بەناوی خۆشەویستی بۆ خۆشەویستەکەی نردوای هەڕەشەی بڵاوبوونەوەی دی ئەکا بۆەوەی کە لە کاتێک هەلەکەدادی کە زۆرمان لەمانە بینی ئەم مشتێکی ئێستا نامۆنیە لە کوردستان شتێک نییە کە بڵین شازە بەڕاستی بەداخەوە بۆ بە شتێکی زۆر زۆر باویش زۆر زۆر بەداخەوە بەڵام پێویستە خۆشکان دەرزێکی زۆر گەورە لە وەرگرن و بەڕاستی ئێستا بەداخەوە حکوومەت وایلی هاتووە ئەڵە بڕۆ چۆن خۆت ئەژێنی بژێن یعنی یاوێنەتە دەست خوا ئەوە نییە وەکو مەسەرێکی پێشینانەی ئەڵێ ئاشی نەزانەوە خوا ئەیگێڕێ تۆ بڕۆ خۆت چی کەسابەتێکەکەی بیکە یعنی پلان نییە پێویستە پلانەکان چۆن بووایە ئەبواە پلان هەبواە بۆ نمونە نسینگەی تەکسی هەبواە لە کاتێک وەکو ئەوروپا کە لێرە ئەڵمانیەوە لە تەواوی ئەوروپایە نووسنگەی شۆفێری هەیە لە کاتێکا کە تۆ پێویستت بە تەکسیە تەلەفۆنەکەی بۆ نووسنگەکە نووسینگەکە ئاپیادی تەکسەکە دەنێرێ ئەم تەکسیە دەبێت کەسی قەپیەکراوە باشە ئەگەر لە حاڵەتێکا خوشکێک یاخود کەسێکی تر ئەکەوێتە حاڵەتێکی زۆر زۆر خەتەرەوە یاخود لە حاڵەتێکی زۆر زۆر پێویستایە لەوانەیە ساری نەبێ لەوانەیە ئەگەر سارەشی هەبێت لەو حاڵەتەیە سارەکەی لەبەردەستانە بێ جا ئەگەر ئەو بۆ پەلێ ئیشەکەی جێبەجێ نەکا تەلەفۆن نەکا یاخود لە گەستاخ تەکسیەکانە ڕوە لەوانەیە ئیشەکەی زۆر پەلە بێت دووە ئەکەی بەڕاستی ئەمانە ئەگەر لەم حاڵەتەیە کە تۆ ئەمە ڕوونەیە ئەو کەسە چی بکە ینی چی دەسەڵاتێکی هەیە ئافرەتێکی گەنجی جوانیەتە ناو سارەکەتەوە بە عقارێکە ئەبەی لەگەڵ ڕێزم بۆ ساق تەکسیەکان بەڵام من خەڵکم ناسیوە باوەڕ کە خەڵکم ناسیوە دوکانی زەڕەنگەری هەبووە چوە تەکسی کڕیوە کە کاتێ پرسیاریان لێ کردوتێتی ئیشەکەی من ێسات بەمە ئەڕ ئیشەکەی من ئەمەیەکە گومانی لێ ناکرێ ینی کەسانێکی زۆر زۆر حاشە حازی شەڕواڵ پیس دارێن دیس کە خۆی بۆ ئەو مۆزوع ڕاکە دێگەی کە خۆی بۆ ئەو مۆزوع ڕاکە بەداخەوە چواری ئاوایە ناوی شۆفێر تەکسی خراپەکە میژمە بەستم ئەوانەیە ڕاستە بەڵام ئەبواە پیلانیش هەبواە بەڵام ئەڵێن ئێمە نە حکومەتمان هەیە نە دەسەڵاتمان هەیە نە پیلانیشان هەیە بڕواکەی 4-5 ساڵەوە پێش من باسی ئەو تەکسی تەلەفۆنیەم کرد وتم حەق وایە لە گەڕەکێکی وە مەسەلەن وەکو عقاریە ئەحسایەک بکرێ سەرژمێرەیەک بکرێ
چەند نووسنگەی تەکسی لێبێ هەر نووسنگەی چەند تەکسیەکی لێبێ کەسانی لە فیلتردرا و ببێتە شۆفێری ئەو تەکسیانە ئەو کاتە ماڵەکەی من کە نزیکە لەو نووسنگەی دڵنیام کە شۆفێرەکە کێیە ئەگەر ئەوە بێت زۆرێک لەو مشکلانەکەمە بێتەوە نەک هەر ئەوە با تەکسی گەڕۆکیشە بێ بەڵام تەکسی گەڕۆکانیش حەق وایە بە فیلتەرێکا تێپەڕن دەزانی مامە ئیدریس باوەڕ کەسەر لە هەموو گەڕەکە کات چەند تەکسیێک بینی چەند تەکسیێک کۆ بۆتەوە بەڵام زەڕورە زەڕوو بەداخل لەوانە زۆر جاریش خەڵکانی گەڕەکەکە وا حەز بکەن ئەگەر تۆ لەوێن نووسنگێکدا بنی وەکو خۆت وەکو تەکسیەکان کابینێکیان هەبێ تۆ تەلەفۆنیان بۆ بکەی لەوانەیە ئەو نەچێت بۆ لە ڕقی ئەوەی کە بڵێ لەوانەیە ئەم زیاترم لێبسە نازانێ هەمان سەعدە نازانێت لەبەر سەلامەتی تۆیە بەداخیشەوە خەڵکەکەش خۆی ئەو هۆشیاری نییە زۆر بەداخەوە هیوادارم ئینشاءالله هەموو شتێک بەرەو باشی بڕوە بەخوا من لە کاتێکە هەر لەم وڵاتێ هەر شتێک ببینم لە زەرری میلەتەکەم دێ خەفەتی خۆم ئەگەر بزانم شتێک لە مەسلحەتی میلەتەکەم ئەشکێتەوە دڵخۆشم پێی من ڕاستەکە لە وڵاتەکەم نیم بەڵام تینی و خاک و ئاوەکەیم ڕاستی خۆڵی بەرپێی هەموو کوردستانیەکەم بەڕاستی من خەفەتی دەخۆم بەڵام معیشەتی ژیان وای کردووە کە ئێمە بەرەو غوربەت بڕین بەداخەوە وازانم کاتێکی زۆری شەمبەر بەڵام هەر هەموو جارێک هۆندراوەیەکی هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاکێش عەلی ئەسمەر کامیتە سەر وڵاتی غەریبیە و هیوادارم ئەم هۆندراوەتان بەدڵ بێ بۆ خوێن ئەگەر کاتە بێت ئەگەر کاتە بێت فەرموو کاکە اینجا قوربانم ئەم هۆندراوەش بە ناوی ساقی رێ ساقی تۆ لە غوربەت قەدژیاوی لە دوای دوو پێک بۆ خەمی گەلێ تێرگریاوی وەرە ساقی وا خەریکە دڵ پەڕ و پاڵ دەرئەکا یادی جاران لەم غوربەتە شێت و زەلیل و هارمەکە ساقی ساقەی شوشەی دەستم ئیم شەو لە غوربەت زۆر بەستم لە دەست و پەنجەی ناسکت چاوەڕوانی پێکی خستم ساقی لە سایەی دەستی تۆ با جارێک شانسیاوەرم بێ ڕۆحم بە خەیاڵ دوو باڵ بگرێ و بە ئاسمانی شارە بفڕێ دەغیل ساقی ئەم شەو نەکەی بەی بەلا ماو پێک پڕ نەکەی چاوت لەسەر مێزەکەم بێ پیاڵەی بەتاڵ خافڵ نەکەی مەکە لۆمەی ئەو کەسانەی ئالوودەی مەی و کاسە بن یان ئاشقن یان لە دووری نیشتیمان مەستە بن دەست خۆش قوربانێم چاتان ماچەکەم کاتێکی خۆشخۆشەیەکی شاد کاکێمی خۆشی زۆر سپاس دەکەم هیوادارم سەرکەوتوی بەڕاستی هۆنراوەگە جوان بوو من زۆرم پێ خۆش بوو دەست خۆش نازام شاعیرەکەی بوو ناوی شیێنا بەڵام دەستخۆشی لێکم زۆر جوان بوو سپاس دەکەم ئازیزان دیسان وردەوردا وا بزانم دەبێت ماوەهایتان لێ بکەین بۆیە جارێکی تر ڕێز و حرمەت و خۆشەویستیم هەیە بۆم و ئازیزانەی کە بەشدارە بن لە ڕێگەی تەلەفۆنەوە لە بەرنامەکەماندا هەموو خۆشەویستانەی کە بە لایک و کۆمنت و وتە جوانەکانیان لە پەیجەکەماندا هاندەر و پاڵپشتمانن بۆ جوانتربوونی بەرنامەکەمان و بۆ بەردەوامی بەرنامەکەمان ڕێز و حرمەتم بۆ هەموو بینە لە خۆشەویستەکانی کەناڵی میلی گەڕیان هەیە لە ناو لە دەرەوەی وڵات ئاواتە خوازم کەس دڵی لە ئێمە گران نەبێ ئەمانەی کە ئێمە باسیەکەین هەموو بەسەرهاتی ژیانن کە بەرۆک و یەخەی یەکەبێکی ئێمەی گرتووە لە کوردستانە ئازیزەدا بەداخەوە چارەسەرکردنیشیان ڕەنگ بێت زۆر ئەستەم بێ بەڵام ئێمە وەکو بێدارانی شەو هەوڵە دەین خەباتێک دژی ناحەزیەکان بەرپا بکەین و درێژە بۆ خەباتش ئەدەین بە دڵنیایەوە ئینشاڵڵا جوانەکان دەکەینە جێگیرەوەی ناشرینەکان و ناحەزیەکانی ئەم وڵاتەمان چاری هەمووتان مازەکەم و جارێک تر پێتان دەڵێم سڵاو و ڕێز و خۆشەویستی و حرمەتی ستافی بەرنامەی بێدارانی شەو هاوڕێیانی هاوکارم دابان لە کۆنتڕۆڵ و هەروە جعفەر جەلالی لە پشتی کامێرا کە ڕاستەوخۆ ئەویش بە کامێرا بەرنامەکە گوازێتەوە وەروها ڕێز و حرمەت و خۆشەویستی براتان ئیدریسی بێداران قبول بفەرمونون تا بە گەیشتنەوەیەکی تر و هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو پێتان دەڵێم هەر شاد و بەختەوە و سەرکەوتوو بن. من
یاری ترکانە